سڵاوتان لە بێخێر خوێندکارانی قۆناغی چوارەم، هیوادارم سەلامت بن. خوێندکاران، من ئەمڕۆ گەڕامۆلاتان بۆ باسکردنی وانەیەکی نوێم. All of you open your book. Now, the new chapter. We will go into chapter 10. From chapter 10, we have lesson 1 in page 184. In lesson 1, we have new subject. It's called tense. خوێندکاران، بابەتی ئەمڕۆی ئێمە ئەچینە سەر چاپتەرێکی تازە. ئەویش چێت؟ چاپتەری دەیە، چاپتەر 10. lesson 1 هەیە کە پێی ئەوترێکی بابەتێکی نوێمانە، ئەویش چێت؟ tense. خوێندکاران، بەر لەوەی من باسی ئەم بابەتت بۆ بکەم، حەزەکەم چەند شتێکی وانەکانی پێشووت بیرخەمەوانەی خوێندکاران. ئێمە لە وانەکانی پێشوە باسی فراکشن نەمبەرمان کرد، باسی میکسد نەمبەرمان کرد و باسمان کرد کاتێک کە چۆن پیکچەرێک ئەیە بە منیم بە فراکشن نەمبەر ئەینووسم. فراکشن نەمبەرەکان پێکاتوە لە نەمەرەیتەر و دینۆمینیتەر. باشە خوێندکاران، باش پێش هەموو شتێ فراکشن نەمبەر چی بوو؟ By this number is called fraction. Why? Because it consists of numerator and denominator. کاتە خوێندکاران ئێمە زانین فراکشن نەمبەرەکان پێکاتوە لە چی؟ لە نەمەرەیتەر سەرەی کەرتەکە و دینۆمینیتەر ژێری کەرتەکە. و چۆنم فراکشنە یان چەند فراکشنێکی تر خوێن بۆ ئەمەمان هەیە بۆ بە هەمان شێوە ئایا ئەمە فراکشنە؟ بەڵێ، بەماوەتێ فراکشن. بە هەمان شێوە پێکاتوە لە نەمەرەیتەر و دینۆمینیتەر. How reading this fraction? By some way. 4 tens, 4 out tens, 4 divided tens. ئێمە چەند ڕێگایەکمانە بۆ خوێندنەوەی ئەم فراکشنانە. یەک لەوانە 4 tens، یەکسەر ڕاستە خۆڵین 4 tens. or ڕێگای دووەم 4 out tens، ڕێگای سێم 4 divided 10. کەواتە بەم جۆرە خوێندکاران بەمە ئەوتەیە فراکشن نەمبەر. ئێمە ئەزانین ئێستا بۆی من ئەم بابەتت بۆ ڕوونکەمەوە تێنس چییە؟ ئێمە ئەزانین بە هەر یەکێک لەم کۆڵۆمانە ئەوترێ چی؟ تێنس. باشە؟ ئەگەر پێت بڵێ how many part are shaded from this picture، پێت بڵێ چەند پارت هەیە لێرە شادەت کراوە لەم پیکچەرە، و وەڵامەکەت بە فراکشن نەمبەر و بە دیسمال نەمبەر بنووسە. پێش هەموو شتێک خوێندکاران، ئێمە با لە فراکشنەوە دەست بکەین، چکە بەرچاوڕوونیمان هەیە و لەوانەکانی پێشوە باسمان کردووە. بۆی من بێم فراکشنێک بۆ ئەمە بنووسم. باشە، ئێمە ئەزانین we must write the number or the line of the fraction, which you must to write the denominator of the fraction. You must count all total part. بۆی من بێم دینۆمینیتەری ئەم فراکشنە بنووسم، پێویستە من بێم هەموو پارتەکان چی بکەم؟ کاونتی کەم. تۆتال پارتەکان کاونت کەم. زام چەند پارتم هەیە؟ 1 2 3 4 5 6 7 8 9 10. جارێکە کاونتێکەم و بزانم ڕاستە. 1 2 3 4 5 6 7 8 9 10. So you must write number 10 from the denominator. The number 10 is count all total part. کەواتە ئەو number 10 چییە؟ هی هەموو پارتەکانە، تۆتەڵە، کۆی گشتی هەموو پارتەکانە. To write the numerator, you must count just shaded part. بۆی من بێم نەمەرەیتەری ئەم فراکشنە بنووسم، پێویستە تۆ من بێم تەنها ئەو پارتانە کاونت کەم کە شادەدن، ڕەنگ کراون، شادەت کراون. چەند پارتم هەیە؟ 1 2 3. کەواتە you must write number 3 from the numerator. And how reading this fraction? By some way. Read. ئێمە چۆن ئەم فراکشنە ئەخوێنینەوە بەم جۆرە خوێندکاران. یا ئەوتە ئاڵین 3 tens یان or یان چی ئەڵین؟ 3 out 10. باشە؟
ئەمە خوێندنەوەی فراکشنەکەیە. ئەی باش ئەم فراکشنەی کە من نووسیمە ئەتوانم بە دیسمەڵ نەمبەری بینووسم؟ بەڵێ ئەتوانم، بەڵام پێش هەموو شتێ خوێندکاران با باسێکی دیسمەڵ نەمبەرەکان کەین. با لێرەیە باسێکی دیسمەڵ نەمبەرەکان کەین. خوێندکاران چیم هەیە؟ 0.5 هم here or 5/10. By this number is called decimal number. Why? Because we have decimal point. And by this number, while we write after decimal point, is called number of tens. کەواتە خوێندکارم بەم نەمبەرە ئەوتێ دیسمەڵ نەمبەر. بۆچی؟ لەبەرەوەی دیسمەڵ پۆینتم هەیە و چیشم هەیە نەمبەرێکم هەیە لە دوا دیسمەڵ پۆینتەکەەوە کە پێی ئەوتێ نەمبەر ئۆف تێنسی پێوترێ. باشە کەواتە بابەتی ئێمە ئەمڕۆ چییە؟ تێنسە. کەواتە بۆ نەمبەرە وتێ نەمبەر ئۆف تێنس و بابەتەکەشمان تێنسە. کەواتە ئیشی منەوەی ئەوەت بۆ ڕوونکەمانە. How reading decimal number. چۆن ئەم دیسمەڵ نەمبەرە ئەخوێنرێتەوە خوێندکاران؟ by two ways. دوو ڕێگام هەیە بۆی من ئەم دیسمەڵ نەمبەرە و بۆ بخوێنمەوانە. بزانم ڕێگای یەکەم چییە؟ لە ڕێگای یەکەمان بەم جۆرە ئەڵێن 5/10. ببورن 5/10. لە ڕێگای دووەمە پێوتر چی؟ 0.5. کەواتە خوێندکاران دوو ڕێگام هەیە بۆ ئەمە. ئێمە ئەزانین ئەم نەمبەرەی لە دوا دیسمەڵ پۆینتەکەەوە نووسراوە پێوتێ نەمبەر ئۆف تێنس. کەواتە ئەگەر من ئەمە ڕیدینی ئەم دیسمەڵ نەمبەرە بخوێنمەوە ئەڵێم چی؟ ئەڵێم نەمبەرە ناوی نەمبەرەکە ئەڵێن ئەنجا تێنسەکە ئەڵێن 5/10. ئەگەر ئەمەم هەبێت 4/10. ئەمەم هەبێت 3/10. کەواتە نەمبەرەکە ئەڵێ تێنس ئەڵێ. ئەمە خوێندنەوەیەکیان یەکێک لە خوێندنەوەکەیان. خوێندنەوەی دووەمیان ڕێگای دووەم یەکسەر ئەڵێ پۆینت ناوی نەمبەرەکە ئەڵێ بۆ ناڵێ پۆینت دیسمەڵ پۆینتەکە ئەڵێ 0.5 0.3. کەواتە بەم جۆرە دوو ڕێگام هەیە بۆ خوێندنەوەی دیسمەڵ نەمبەرەکان. کەواتە من ئێستا زانیم دیسمەڵ نەمبەرەکان چین. ئەو نەمبەرێکە دیسمەڵ پۆینتم هەیە بۆ نەمبەرێکە لە دوا دیسمەڵ پۆینتەکە نووسراوە پێوتێ نەمبەر ئۆف تێنس و چۆنی خوێنینەوە بەم جۆرە ئەڵێن چی؟ ئەڵێن 5/10 or 0.5. ئەمە ئەگەر بەم جۆرە بێت لە بەردەمی دیسمەڵ پۆینتەکەەوە چیم هەبێت؟ 0 هەبێت. ئەی باشە ئەگەر ژمارەم هەبێت با لێرە بوت بۆ نمونە هەر ئەم 0.5 or 5/10 کە لێرە نووسیمە لە جیاتی ئەم زیرۆی بەردەمی با نەمبەر 1م هەبێ. چۆن ئەمە ئەخوێنمە؟ ئەڵێم 1 and 5/10. کەواتە ئەم ڕێگەیەم هەیە بۆ خوێندنەوەی. کاتێک لە بەردەمی decimal لە پێش decimal before decimal point we have a number, for example number 1 2 3 4 5. So reading by this way: 1, first step you must write this number 1 and 5/10. کەواتە لێرە یەکەم جار چێڵی number 1 ئەڵێ اینجا لە شوێنی ئەو دیسمەڵ پۆینتە and ئەڵێ دۆڵی 5/10 بەم جۆرە. با چەند دانەیەکی تر ئەمەم هەیە. How reading this decimal number? You must say number 4.
from place decimal point you must write and after that say 3 tens کاتە بەم جۆرە خوێندکارن لە پێشە ئەو نەمبەرەی پێش دیسمال ئەمە گەر سەفر نەبێت ئەو نەمبەرەی پێش دیسمال پۆینتەکە ئەڵێ فۆرە داوا لە شوێنی دیسمال پۆینتەکە ئان دەڵێ ئەنجا چی ئەڵێ 3 tens ئەگەر بەم جۆرە بووایە سەرەمان ورد 3 tens or 0.3 بەم جۆرە کاتە لە حاڵەتێکە ئەمە دوو ڕێگای هەیە ئەگەر بەردەمەکەی 0 بێ ئەوەتە ئەڵێن 3 tens یا ئەوەتە ئەڵێن چی 0.3 بەڵام ئەگەر نەمبەر بێ لە پێشە ئەبێ نەمبەرەکەی واتە 0 نەبێت 1 بێت 2 بێ 3 بێ بەڵام 0 نەبێت لە پێشە نەمبەرەکە ئەڵێ 4 from place decimal point you must write and after that 3 tens کاتە 3 tensەکە لە هەردوو شوێنەکە لە جێگەی خۆیەتی بەڵام لێرە ئەگەر نەمبەر بوو 4 and ئەڵێن بەڵام لێرە ئەگەر 0 بوو یەکسەر ئەڵێن 0.3 or یا ئەوەتە ئەڵێن 3 tens کاتە بەم جۆرە ئەگەر دانێکی تر بنووسم بەم جۆرە 2 بەم reading voices بووی 2 and 7 tens 2 and 7 tens کاتە بەم جۆرە ئەمە خوێندنەوەی دیسمال چی بوو خوێندکاران دیسمال نەمبەرەکان بوو باش ئێستا من فراکشنێکم هەیە باشە چۆن من ئەم فراکشنە چێنجەکەم بۆ دیسمال نەمبەر خوێندکاران هەر کاتێک فراکشنێکم هەبوو ژێرەی فراکشنەکە هاسیرکە ئێمەمان چۆنە خوێنەوە 3 tens وایە وا فوتیشمان ئەگەر بۆ نمونە ئەمەمان هەبێ بەمەش ناڵێن 3 tens or 0.3 با کەواتە هەر کاتێک خوێندکاران فراکشنێکم هەبوو دینۆمینەیتەرەکەی نەمبەر 10 بوو ئەگەر چێنجی کەم بۆ دیسماڵەکە یەم چی ئەکەم وەرە ببوورە 0 دیسمال پۆینتێک دانێ ئەمە گەر دینۆمینەیتەرەکەم نەمبەر 10 بێ لە دوا دیسمال پۆینتەکەەوە چی دانێم پێویستە تۆ بم نەمەرەیتەرەکە دانم نەمەرەیتەری ئەو فراکشنە چەنە 3 3 tens and reading this decimal number 3 tens or 0.3 کاتە بەم جۆرە چێنجەکەین ئەگەر دانێکی کەمان هەبێ بۆ نە فراکشنێکی کەم هەبێ با لەرا بینوسم 2 tens دوای چێنجی کەم بۆ دیسمال نمبەر ئەڵێم چی لە بەرەوەی دینۆمینیتەکەم نمبەر 10 you must write 0 and decimal point and after decimal point you must write a numerator چی ئەنووسم نەمەرەیتەرەکە ئەنووسم کە چەنە نمبەر 2 دانێکی تر با بنووسین after 7 tens or 7 out tens after change decimal number you must write 0 and decimal point and after decimal point you must write numerator number 7 باش ئەی ئەگەر بەم جۆرە بێت ئێمە میکسن نمبەرەکانمان خوێندکاران 2 بۆ نمونە 7 tens چۆن ئەمە میکسن نمبەر بووە چۆن ئەم میکسن نمبەرە من خوێندەوە 2 and 7 tens وایە 2 and 7 out 10 or 7 divided 10 کەواتە بەمەوتا میکسن نمبەر چۆن ئەم میکسن نمبەرە بە دیسماڵی بنووسم کاتی یەکەم جار چی ئەکەیت لە شوێناچی 0 دانیت یەی دیسمال پۆینتەکە دانیت ئەمە دیسمال پۆینتەکەم دانە لە پێش دیسمال پۆینتەکە چی ئەنووسم میکسن وۆڵ نمبەرەکەی میکسن نمبەرەکە ئەنووسم کە چەنە نمبەر 2 لە دوا ئەمەوانێ ئێستا من دیسمال پۆینتەکەم دانا وتم لە دوا دیسمال پۆینتەکەەوە هەموو کاتێک چی ئەنووسم ئەو نمبەرە نووسم کە لە نەمەرەیتەری فراکشنەکەیە چەنە نمبەر 7 مەزوڕای نمبەر 7 کاتە بەم جۆرە ئەگەر بێم دانێکی تر دانێکی تر بنووسین بۆی باشتر تێبگەین ئەگەر ئەمە چێنج کەم بۆ دیسمال نمبەر یەم چەکەم وەرە دیسمال پۆینتەکەم نووسی before decimal point you must write it a whole number of the mixed number کەواتە لە پێش دیسمال پۆینتەکە چی ئەنووسم
ئەو نمبەرە ئەنووسم کە لە پێش کە نمبەرە تاوەتی میکسن نمبەرەکەی کە چەنە نمبەر سریە. After decimal point you must write numerator of the fraction. کەواتە لە دوا decimal point ئەو نمبەرە نووسم کە لە فراکشنەکە چەنە نمبەر 6. دانێکی تر To change decimal number, you must write decimal point. Before decimal point, you must write which number, numerator or whole number? Whole number. After decimal point, you must write the numerator. We have number 4. كاتب بم جوره خند کارم. اما fraction can change again by decimal number و mixed number can change again by decimal number. أي باشا. اما چون و اجزانین چونم decimal number ساخنی اولین 3 and 16 5 and 14 باسی decimal number ام کرد بچه نمبره و decimal number و موجه نمبره که decimal point ام هبه و چون decimal number کان اخوانی نوانه و باسی اوشم کرد و ایساج باسم کرد چون fraction کان change اکن با decimal number کان استا بوی باشتر لما تیبگین ایما چی معنی خند کاران example من هست الله چی write each number in decimal form. بيت الله هر يكيك لام نمبراني كاوتي بتو چی يابا من فراكشني يابا من ميكس نمبري يابا من وايا بيت الله چی بوم بنوسا بچی بديسمال form بديسمال نمبر بنوسا باشا چیم هي لپیشا فراكشن اكم هي يم چی اكم change اكم بو decimal number وتم چی لپیش آورا decimal point اکم دوستم مادام denominator کی تینه و هیچ whole number کیش نیه لتنیشی یکسر ور زیرو لپیش decimal point اکم دوستم دوام چی اکم to write which number we write after decimal point we write the numerator on the fraction چه نمبر گنسی لدوا decimal point اکو اون نمبری که لدوا سری fraction گنو سراغ چنه نمبر 6 یم بوچی کاتب بم جورا چون خانه تو ایم decimal number 0.6 or 16 بم جورا خانجا and اما 3 14 چون اما change اکم با decimal number ورا decimal point اکا دانه لپیش decimal point اکا چی می مادام نبری mixed number whole number انوسم لدواي decimal point اکا شو چی انوسم سری کرتک انوسم کچانا number 4 بلام مرجع خان کاران اگر لبه هر mixed number یا fraction کما به مرجع denominator او fraction که همه number تین بر بو چی اما بوی من تینس بنوسم ل decimal number اما change ام کر بو اما یم بو اما چیم هیا mixed number کم هیا به همان شوا چون اما change اکم you must write decimal point before decimal point you must write which number a whole number or numerator of course a whole number and after decimal point you must write the numerator of the fraction we have number 3 كاتبم جور خان كاران اما mixed number fraction كان مان change كر بو decimal point كان بو decimal number كان زور آسانه یم بو چی یم بوم example we have example write each decimal as fraction استالیره اما اکسا پیداله چی هر یک لم decimalانم decimal number یعنی چی وایا چی بکه سر شوی fraction بوم بنوسا واتل سر شوی کرد بوم بنوسا چون اینسی خند کاران چیم هیا زیروم هیا زیرو آن یک نمبرم هیا لدوا ام decimal point و اگر لم step انا به کواتی یکم جار که fraction انا غنسم مادام یک نمبرم هیا لدوا decimal point اکو تو چی انسی نمبر تی انسی اما نمبر تی انسی چی انسی اگر من بخن مولم چی 4 tenths وایا یعنی الان 0.4 کواتی هم چی اکم وتمان همو کاتک او نمبری که لدوا decimal point اکو انسره چیه نمبریتری fraction کنیا کواتی نمبر 4 لیره انسید
باشە خوێندکاران ئێڵێم و دووبارە یەکەمانێ یەی فراکشنەکە ئەنووسیت لە دینۆمینەیترەکە چی ئەنووسیت لە بەرەوەی هەموو کاتێ هەر کاتێک لە دوا دیسمال پۆینتەکەەوە یەک نەمبەرم هەبوو یەک نەمبەرم هەیە کە چیە بەس نەمبەر فۆرە کەواتە تۆی چیەکەی لە فراکشنەکە نەمبەر تێنەنووسی بۆ نەمەرەیتەرەکە هەموو کاتێک گوەرە ئەو ژمارەیە بنووسە کە لە دوا دیسمال پۆینتەکەەوەی کە چیە کاتە نەمەرەیتەری فراکشنەکە کە چیە نەمبەر فۆرە یەم بۆ ئەمە چیم هەیە وەرە فراکشنەکە بنووسە لەبەرەوەی لە دوا دیسمال پۆینتەکەەوە چیم هەیە یەک نەمبەرم هەیە کەواتە لە دینۆمینەیتەرەکە چی ئەنووسم نەمبەر تیانەنووسم چۆنیشە خوێنمەوە ئەگەر ئەمە بخێنمەڵێم 2 and 7 tenths لەبەرەوەڵم say 2 and 7 tenths so you must write number tenths number 10 کاتە لەبەرەوە یەک نەمبەرم هەیە و ئەش خوێنمەوە بەم جۆرە ئەڵێم 2 and 7 tenths کەواتە لە دینۆمینەیتەرەکە چی ئەنووسم نمبەر 10 ئەنووسم باش لە نەمەرەیتەرەکە چی ئەنووسم ئەو نەمبەرە نووسم کە تاکە نەمبەرە لە دوا دیسمال پۆینتەکەەوە هاتووە کە چه نەمبەر 7 ئێستا من ئەمەم نووسی مایەوە چی تو ئەم تووە چییە ئەمە وۆڵ نەمبەرە کە لە تەنیش فراکشنەکە ئەینووسم کەواتە ئەمە چی بوو ئەم دیسمەڵە بوو بە میکسن نەمبەر یەم بۆ ئەمە چیم هەیە وەرە بە هەمان شێوە فراکشنێک بنووسە چۆن ئەمە خوێنمەڵم 5 and 8 tenths مادام مەڵم 8 tenths کەواتە لە دینۆمینەیتەرەکە نمبەر 10 ئەنووسم باش after decimal point we have which number just only one number we have number 8 so you must write number 8 from numerator and we have number 5 so you must write number 5 from the next fraction کەواتە بۆ نمبەر 5 چیە وڵ نمبرێک بەڵام لێرە خوێندکاران گەر دیقەت بە ئێمە لێرە هاتین چیمان مان 4 tenths مانون وایە وتمان لەبەرەوەی تێنسا ژێرەکەی ئەوە بێت یەک نەمبەری شەیەک ژێرەیەکی فراکشنەکە چێ نووسین نەمبەر تێن نووسین لە سەرەکە چێ نووسین نەمبەر 4 نووسین باشە کە ئەمەم نووسی هیچ نەمبەرێک مادام زیرۆیە تۆ نەچی زیرۆ لە تەنیژان فراکشن دانیت کاتێک منیم ئەو نەمبەرانە لێرە دانێمەوە کە نەمبەر 1 لە زیرۆ گەورەتر بن 1 بێ 2 بێ 3 بێ 4 بێ 5 بێ 6 بێ بەم جۆرە واتە گەر زیرۆ بە پێویست ناکا بینووسیت باشە خوێندکاران کەواتە ئێمە فێر بووین دیسمال نەمبەر چییە لەم وانەیە و چۆن فراکشنەکان بە دیسمال نەمبەر ئەنووسین و چۆن بە پێچوانەوە دیسمال نەمبەرەکانیان بە فراکشن و میکسن نەمبەرەکان ئەنووسم و لێرەیە ئێمە چیمانێ هۆمۆرکمانەی خوێندکاران بۆ ئێوە چەند هۆمۆرکێکمان هەیە ئەمە هۆمۆرک write each number as decimal number کەواتە لەم هۆمۆرکیا داوات لێ کە هەرێکێک لەم نەمبەرانی کەیاوەتی بەتۆ بە فراکشن و میکسن نەمبەرەکانەوە تۆ بێ لەسەر شێوەی میکس دیسمال نەمبەرەکان بینووسین we have 2 and 6 tenths 7 tenths 3 and 8 tenths 4 tenths کەواتە چیمێ میکسن نەمبەرمێ فراکشنم هەیە میکسن نەمبەرمێ فراکشنم هەیە تۆی چیەکەی چنجەکەی بۆ دیسمال نەمبەرەکان چیم هەیە write each decimal as fraction هۆمۆرکێکی کەم هەیە هەرێکێک لەم دیسماڵانی کیاوێتی بە تۆ وەرە چی بکە بە فراکشن نەمبەر بینووسە تە فراکشنەکە لەوانەیە فراکشن بێ لەوانەیە میکسن نەمبەر بێ 0 and 0.8 or 8 tenths 1 and 8 tenths 1 tenths 6 and 2 tenths کەواتە خوێندکاران بەم جۆرە بابەتی ئەمڕۆمان ئەمە بوو کە چییە تێنسا هیوادارم بە هیوای سوود بینین و هۆمۆرکەکانتان حەلکەن کایە لە پێیجی کۆمنتی مارگرێت هاداینێن سەرکەوتوو بم سپاس بە هیوای سوود بینون و تێگەشتن